بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەکی داواکارم لە خوای پەروەردگار ئیمانمان سەلامەت کات، عاقبەت خێرمان بکات، خوای پەروەردگار زیاتر تێمان بگەێنێ لە دینەکەی، فەهمی نوسوسمان پێ ببەخشێت و بتوانین ئەو علمەی کە هەمانە کاری پێ بکەین لە ڕۆژانەی خۆمان. مامۆستانی خۆشەویست، خۆم بە خۆشحاڵ دەزانم بۆ جارێکی تر بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بگەمەوە بۆ پێشکەشکردنی وانەیەکی نوێ لە پەرتووکی ئەلئەربعون النەوویە لە خزمەت فەرمودەکانی پێغەمبەری خۆشەویستمان بین صلی الله عليه وسلم. گەشتینە فەرمودەی 29 پێشەوەی بچینە خزمەت ئەم فەرمودەیە. فەرمودەی پێش ئەمە باسی چی دەکرد؟ فەرمودەی 28 حديثي أبو نجيح العرباض ئەوە بوو وتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئامۆژگاریەکی کردین وەکو چۆن بڵێ ئامۆژگاریەکی کۆتایی بوو، کۆتا ئامۆژگاری بوو، دوایی وەسیەتی کردین بەچی؟ بە تەقوای خوای پەروەردگار تا کۆتایی فەرمودەکە. ئەمڕۆ دەچینە خزمەت فەرمودەیەک کە معاذی کوڕی جەبەل دەیگەڕێتەوە. عن معاذ بن جبل رضي الله عنه قال: قلت يا رسول الله أخبرني بعمل يدخلني الجنة ويباعدني من النار. قال: سألت عن عظيم، وإنه ليسير على من يسره الله تعالى عليه. تعبد الله لا تشرك به شيئا، وتقيم الصلاة، وتؤتي الزكاة، وتصوم رمضان، وتحج البيت. ثم قال: ألا أدلك على أبواب الخير؟ الصوم جنة، والصدقة تطفئ الخطيئة كما يطفئ الماء النار، وصلاة الرجل في جوف الليل. ثم تلا: تتجافى جنوبهم عن المضاجع حتى بلغ يعملون. ثم قال: ألا أخبرك برأس الأمر وعموده وذروة سنامه؟ قلت: بلى يا رسول الله. قال: رأس الأمر الإسلام، وعموده الصلاة، وذروة سنامه الجهاد. ثم قال: ألا أخبرك بملاك ذلك كله؟ قلت: بلى يا رسول الله. فأخذ بلسانه وقال: كف عليك هذا. قلت: يا نبي الله، وإنا لمؤاخذون بما نتكلم به. فقال: ثكلتك أمك يا معاذ. وهل يكب الناس في النار على وجوههم، أو قال على مناخرهم، إلا حصائد ألسنتهم؟ رواه الترمذي وقال: حديث حسن صحيح. حديثك زۆر گەورەیە. معاذی کوڕی جەبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئیگەڕێتەوە بۆمان. معاذیش پێشتر باسمان کرد، یەکێکە لە عولەمای سەحابە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. سەیری هیممەتی سەحابەکان کەن مامۆستانی بەڕێز و خۆشەویست. دەفەرمێ قلت و دیارە لەگەڵ پێغەمبەر بووە، لە خزمەتی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم. دەفەرمێ قلت يا رسول الله أخبرني بعمل يدخلني الجنة ويباعدني من النار. يعني باسی خۆی ڕاسی ئیشەکە هەر ئەمەیە، یعنی شتێکی گەورەشە بۆیە لەقەد سەئەلتە عن عەظیم، شتێکی بەڕاستی داوای شتێکی پرسیاری دەربارەی شتێکی زۆر گەورەت کردووە.
ئەم هەموو کێشمە و شەڕ و ماندووبوونە و ناڕەحەتیە کەوا دێتە سەر موسڵمانان چییە؟ بۆی بچێتە بەهەشتەوە و دوو بکەوێتەوە لە ئاگر. هەمووی ئەوەیە. ڕۆژێک کابرایەکی عەرابی بینی هەر معاذ لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئاوا قسە دەکەن، ئەرێوتی باسی چی دەکەن یا ڕەسوڵ الله خۆت و معاذ دەندەنە دەربارەی چی دەکەن؟ یعنی باسی ئەو شتانە دەکەین. وتی وەڵی من هیچم نییە، بەس داواکەم لە خوای پەروەردگار بم خاتە بەهەشت و لە ئەگەر دوورم کاتەوە. وتی وەڵی ئێمەش دەربارەی ئەو مەوزوعە قسە دەکەین. اینجا مەوزوعەکان مامۆستایان بەڕاستی ئەوەیە، یعنی بزانن سەحابە هیمەتیان چەنێ بەرز بووە پرسیار دەربارەی شتێکن کەوا سوودی لێوەرگرن لە ڕۆژی قیامەتە. پرسیاری لە پێغەمبەر نەکردو عەلەیهی سەڵات وەسەلام دەربارەی وەڵا ئەو ئیشە بکەم چەنێ پارەم دەسەکەوێ، ئەو ئیشە بکەم چەنێ پارەم دەسەکەوێ. ئەو ئوموری دنیاە، خۆیان مەشغوڵ دەکەن بە ئوموری دنیاوە کە ئیسفادەیان هەبێ بۆچی بۆ ئاخیرەتیان. بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بێت، زۆر گرنگ بێ، ئەوەیە کەوا ئینسان بزانێت چی کارێک بکات، چی کردەوەیەک بکات. ئەمەش دەلیل و بەڵگەیە لەسەرەوەی کردەوە چییە؟ دەبێتە مای ئەوەی کە ئینسان بچێتە بەهەشتەوە. بۆیە باسی عەمەل دەکا. ئەخبرنی بعەمەل یودخیلنی الجەنەة ویباعدنی عن النار. ئەوە زۆر گرنگە ئێمە ئەو مەسەلە بزانین. اینجا خاڵێکی تر زۆر گرنگە مامۆستایان. ئێستا ئایا معاذ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت تەنها بەس بۆ ئەوە بۆ کە بزانێ شتەکە چیەوەی تر ئیشی پێنەکە؟ نەخێر. ینی بۆیە ئەمڕۆ دەبینی زۆر جار ینی کاتێکەوە پرسیارکەر کە پرسیار دەکات لە مامۆسایەک دەربارەی حکمێک، حکمەکە دەزانێ بەڵام دوای سێرەکەی چێکاری پێ ناکە. کە بڵێ حکمەکە لە بەرژەوەندی خۆی دانیە ئەوە حرامە، وەڵا کاکە وەڵاوە لە بەرژەوەندی منانی ئەگەر حرامیش بێ هەر بەردەوام بم لەسەری. نە، ئەم پرسیارە دەکا ئەگەر بزانێت شتەکە چییە ئیشی لەسەر دەکات، هەوڵی بۆ دەدات، چونکە زانێ ئەم ڕێگای کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پیشانی دەدات چییە؟ بەرەو بەهەشت دەیبات. اینجا بۆ ئەڵێ لەقەد سەئەلتە عن عەظیم وإنه ليسير على من يسره الله تعالى عليه. خۆی ئاسانە، دینیش ئاسانە. پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام وەسیەتمان دەکا بەچی؟ یەسیروا وەلا توعەسیروا. اینجا شتەکەش بەڕاستی مەزنە، گەورەیە ئەو پرسیارێکەوە دەیکات و ئاسانیشە بۆ ئەو کەسەی کەوا ئەڵڵا سوبحانە وتەعالا ئاسانی بکا بۆی، هیدایەتی بدات، تەوفیقی بدات. ئەو شتەش چییە؟ یعنی ئاسانە لەلایەکەوە، گرانیشە لەلایەکەوە ئەگەر ئێمە مجاهدەی نەفسی خۆمان نەکەین، ئەگەر ئێمە ئەو ڕێگایی کەوا ئەو بابەتەیە کە باسی دەکا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام شارەزایی تەواومان نەبێ لەسەری، دوای شارەزا بوونیش ئەبێ کاری پێ بکەین. ئەوە چییە؟ ئەو ئیشەیەکەوە بیانگەێنێتە بەهەشت و دووریان کاتەوە لاگر. تعبد الله لا تشرك به شيئا. ئەمە حەقی ئەڵڵا سوبحانە وتەعالا لەسەر بەندەکانی کەوا عیبادەتی بکەن، شەریکی بۆ قەرار نەدەن. یعنی حەقی خۆیەتی، خۆی بەندەکانی دروست کردووە. ئێ باشە بەندەکان کە ئەڵڵا سوبحانە وتەعالا ئێوەی دروست کردووە بۆچی شەریکی بۆ قەرار دەدەن؟ وەکو کابرایەک وەلیللاهی المەثەل الأعلا شتێک دروست کە خۆی دروستی کە بڵێ کاکە وەڵا ئەم مافی ئەم دروستکردنەی ئەم شتە هی منە، ئیتر تەواو نابێ ینی کەس خۆی بکاتە خاوەنی. یعنی سەهەر تا لە قانونی نێودەوڵەتی و یاسای محەلیش هەر بڵێن ناوخۆی ئەوەیە کابرا گەر مافی شتێکی هەبێ ناتوە کابرایەکی تر بیبە، هەتا لە نووسینی کتێبە بەڵێ کاکە مافی پارێزراوە بۆ خۆم، من ئەم کتێبەم نووسیوە. ئەڵڵا سوبحانە وتەعالا وەلیللاهی المەثەل الأعلا ئەم عەبدەی دروست کردووە، خەڵقی کردووە. باشە، ئیجا باشە عەبدەکە تو بۆچی شەریکی بۆ قەرار دەدەی؟ شەریکەکانیش هیچ نین، یعنی هیچ نین لە دەسەڵاتی لەگەڵ دەسەڵاتی خوای پەروەردگارە هیچیان پێ ناکرێ. لەگەڵ ئەوە شرک شتێکی زۆر گەورەیە. بۆیە ئەڵڵا سوبحانە وتەعالا هەر کەسێک لەسەر شرک بمرێ لێشی خۆش نابێ. ئەوە یەکەم شت. دوای ئەوە چییە؟ یعنی ئەمە ئەرکانەکانی ئیسلامە. نوێژکردنە، نوێژ، دوای ئەوە زەکاتە، دوای ئەوە ڕۆژوگرتنە، دوای حەجە. ئەرکانەکانی ئیسلامە. یەکەمی تەوحیدە، دوای
ئەو چوار ڕوکنەکەی ترە نوێژە ڕۆژووە زەکاتدانە لەگەڵ حەجکردنە ئەمە بکەی ئەو کردوانە بکەی بەڕێک و پێکی مافی خۆی پێ بدەی ئەوە ئەدباتە بەهەشتەوە دوور تشکاتەوە لە ئاگەر. دوایی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام صفەتی ئەوە بووای کاتێک پرسیاری لێ دەکرێت تەنانەت بە گوێرەی پرسیارەکە جواب ناداتەوە زیادەش دەکات زیادەش یعنی زیادەش وەکو جارێک پرسیاریان لێ کرد دەربارەی چی؟ دەربارەی ئاوی بەحر فەرمووی ئاوی دەریا فەرمووی پاکە وەحیلٌ مەیتەتوه بزان ئەوەشی زیاد کرد جاڵێن ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ لەسەر ئەو سنەتە وەکو چۆن بڵێ لەسەر ئیتیباعی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتێک پرسیاریان لێ بکرد بایە ئیتر ئەوەی کە پرسیاری دەکرد ئەوێت خۆزگە واز بێنێت مەوسوعە بوو وەڵامی دەداوە ئیتر شتی تر زیادە دەکرد دەبۆ کتێب هەر دەربارەی پرسیارێک ماشاءڵڵا مەوسوعە بوو باشە ئەمیش پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لێرە بە موعاذ دەفەرمێ ئەلا ئەدلوکە عەلا ئەبواب الخەیر یعنی وەکو چۆن بڵێ ئەبواب هەندێک جار هەروە نییە بەو دەرگایە بوترێت لە کتێبی فوقەها پێوترێ باب ینی بۆ مەسائلانەیە ئەو بابەتانێکەوە لەژێر ئەو ناونیشانەیە بۆش پێوترێ باب هەتا ئێستا لە بڵێن ڕیسالەی دکتۆرا و ماجستێر و ئەو شتانە هەیە کاڵێ بابی یەکەم بابی دووەم ینی دوای ئەوە مەسائل دێت بابەتی تر دێت لە ژێریەوە هەر معنای ئەوە ناگرێت کە بڵێن دەرگای ئەتیادی ئەفەرمی سەوم و جونە ڕۆژوگرتن پارێزەرە منعت دەکات منعت دەکات لە چی؟ منعت دەکات لەوەی کە تۆ بڵێن ئەو شەهەواتانەی کە حەڵاڵتیشە نەیکەی یعنی سە تۆ کاتێک بە ڕۆژوو دەبی ئەوەی حەڵاڵی خۆتە نایکەی جیماعە گەرخێزانتە بێ نایکەی لە کاتی ڕۆژوو بوونەکە اینجا ئەوانەی کە ئاو خواردنەوەی و خواردن و خواردنەوەیە نایخۆی بزانە جونەیە دەتپارێزێت ئینسان بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەسیەتی گەنجەکان بە چی دەکات؟ یا معشەڕ الشەباب فەلیەتەزەوەج ئەمە هاندانە بۆ ئەوەی ژن بێن ئەگەر نەبوو توانای نەبوو چییە عیلاجەکە؟ بە ڕۆژوو بێ بۆ لەبەرەوەی دەیپارێزێت لە تاوان دەیپارێزێت لە تاوان ئەوە سەوم دوای ئەوە چییە؟ خاڵێکی تر کە لە ئەبوابی خەیرە وەسەدەقەت تطفئ الخطيئة كما يطفئ الماء النار يعني ئێرە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نمونەیەکی معنەوی و نمونەیەکی حسیش دێنێتەوە سەدەقە بەخشین ئیتر بە هەردوو جۆرەکەیەوە چ زەکات بێ و چ سەدەقەی عامیش بێت تطفئ الخطيئة يعني ئەبێتە مای ئەوەی کەوا گوناح بسڕێتەوە بکوژێنێتەوە نەیهێڵێت باشە وەکو چۆن بزانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نمونەیەنێتەوە وەکو چۆن ئاو ئاگر دەکوژێنێتەوە ئەمەش دەلالەتە لەسەر چی؟ گەورەی بەخشین گەورەی بەخشین وصلاة الرجل في جوف الليل باسی شەو نوێژ دەکات باشترین نوێژ و ئەفزەڵترین نوێژ لە دوای فەرائیزەکان چییە؟ شەو نوێژە شەو نوێژە اینجا بۆیە ئەو ئاەتەشی خوێندەوە کە ئەوە صفاتی ئیماندارانە بەو شێوازن یعنی لە ترسی خوای پەروەردگارە شەو نەخونی دەکەن شەوەکان بەردەوام نابن لە خەو هەر بە خەو نە سێرەکەی شەو نوێژیان هەیە اینجا دوای ئەوە دەفەرمێ ثم قال ألا أخبرك برأس الأمر يعني سەروی هەموو شتەکان چییە؟ ئیسلامە ئەم دینەیە ئەم دینە عەزیمەیە ئیتر دینەکە ئەو هەموو شتانەی تایە بۆیە ڕەس الئەمرە سەدەقەی تایە شەو نوێژی تایە نوێژی تایە زەکاتی تایە ڕۆژووی تایە جیهادی تایە بەڵام لێرە گرنگی بە شتەکان دەدات پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دیاری دەکات ڕەس الئەمر چییە؟ ئیسلامە عەمودەکەی چییە؟ سەڵاتە نوێژە یعنی وەکو خێوەتگەیەک ئەگەر ئەو عەمودە نەمێنێ خێوەتگەکە
دەڕوخێت. بۆیە عولەماش زۆر توندن لە مەسەلەی حکمی تاریک السەڵات، یعنی هەندێکی بەزەی پیان نایەتەوە بە مطلقی چییە؟ ئەڵێ کافرە، چونکە عەمودی ئەو خێوەتگەیە کە نەما نوێژەکە نەما، یعنی تەواو خێوەتگەکە دەڕوخێت. باشە؟ و ذیروەت سەنامی چییە؟ جیهاد. ذیروە یعنی چی؟ لوتکە هەرە بەرزەکە، وانە سەنام چییە؟ و ذیروەت سەنامی، سەنام ئەو وەکو چۆن ئەو حوشتر هەیە کڵاوەکەی سەری پشتی، نە ئەوەی پشتی، سەر پشتی ئەوە بەرزە. باشە؟ بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی جیهاد لە پێناو خوای پەروەردگارە لوتکەی هەرە بەرزی ئیسلامە. بۆ نەیفەرموو نوێژ، بۆ نەیفەرموو ئەمر بە معروف نەهی لە مونکار، بۆ نەیفەرموو زەکات، ڕۆژوو، بەڵێ مامۆستا، بەڵێ هۆکاری بڵاوبوونەوەی ئیسلامە، یعنی ئیسلام بە چەک هاتووە. جیهاد لای تۆ چییە؟ جیهاد پێناسەی جیهاد وایە، بەڵێ جیهاد پێناسەی جیهاد چییە لای عولەما؟ وای وای بأن لهم الجنة. إيه دوای تەواویکە چیەکەن؟ يقاتلون وانە فيقتلون ويقتلون. جیهاد لێرە مانای چییە مامۆسان؟ کە ذیروەت سەنامی خۆی جیهاد لە جوهدەوە لە هیلاکبوونەوە، بڵین لە هەوڵ و کۆششەوە. باشە؟ تۆ هەوڵ بدەی ئەمە جیهادە فی سەبیل الله. هەندێک جار جیهاد بە چی دەکەی؟ جاهید المشرکینە بچی؟ بە پارە، بە زمان، وانە بە نەفسیش، بە نەفسیش. بەڵام هەندێک جاریش جیهاد بە معنای چی دێت لای عولەما؟ بە معنای قیتال دێت. بە معنای چی؟ قیتال دێت. بۆیە ئەم مانایە لێرە چییە؟ مانای قیتال دێت. ئەو قیتالە وا دەکات کەوا هەر یعنی لوتکە هەرە بەرزەکەی ئیسلام جیهاد بێ لە پێناو خوای پەروەردگار، چونکە پارێزەری چییە؟ هەموو پرۆسەکەیە. یعنی تۆ تەسەوور کە مامۆستا دەوڵەتی ئیسلامی تەبێ و جێیشت نەبێ، دەتخۆن یان ناتخۆن؟ دەتخۆن، وانە؟ اینجا بۆیە ئێستا ئەو مەسەلەیە بەڕاستی ئەبێت ڕوحی جیهاد لە ناو موسڵمانان نەمرێت. یعنی هەوڵێکی زۆر زۆر هەیە کەوا ئەو ڕوحیەتە چییە؟ نەیهێڵن، هەر نەیهێڵن، تەشویهی بکەن، خەڵکێک دروست دەکەن بە ناوی جیهادەوە، بە ناوی قیتالەوە، هەموو شتێکەکەن بۆ ئەوەی ئەو ڕوحیەتە نەمێنێ، خەڵک بێزی لێ بێتەوە. نەخێر، ئەمە بەشێکە لەم دینە، بەشێکە لەم دینە. تۆ بڕۆ تەماشای ئەو هەموو ئاەتە بکەت باسی جیهاد و قیتال و کوشتن و کوشتار دەکات لە ناو قورئانە، لە ناو فەرموودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئەمەش مانای ئەوە نییە کەوا ئەم دینە دینێکی چییە؟ یعنی هەر جەنگە و قیتالە و کوشتن و بڕین و ئەو شتانەیە. نەخێر، هەمووی لە بەرژەوەندی ئینسانایە. یعنی شتێک ئەڵڵا سوبحانەهو وتەعالا داینا لە بەرژەوەندی ئینسانان نییە، هیچ گومانێکمان نەبێت، هیچ گومانێک لە حکمێک لە حکمەکانی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا کە دایدەنا بڵێ وەڵاهی لە بەرژەوەندی ئینسانان نییە. هەمووی حتا قیساس، حتا حدودەکان کە جێبەجێ بکرێ هەمووی لە بەرژەوەندی ئینسانایە، لە بەرژەوەندی ئینسانایە. ئەو بۆ خۆی بۆ پێی خۆشە و پێی ڕازیە و پێی شەرعیە و پێی هەموو شتێکە کەوا ئەنواع و ئەشکال چەک و تەقەمەنی هەبێ، سوپای دنیای هەبێ. ئەمما موسڵمانان نە، نابێ، هیچیان نەبێ. ئەمە بەڕاستی چییە؟ ئەوە گەیەنێت کەوا ئەیانەی ئەو ڕوحیەتە هەر نێڵن، ئەو ڕوحیەتە نێڵن. ئەوە ئاەتەکانیش ئەوە باز دەکات. بۆیە سێرەکەی یەکێک قید دەبێتەوە، هیچ لە مێژوش نازانێ، داوا دەکا کەوا چییە؟
مێژووی جەنگی ئوحود یعنی ئەڵێ لە خوایەتی کێشەی ئەم میلەت و ئەم خەڵکە ئەوەیەکەوە مێژووی غەزوەی ئوحود لەناو پرۆگرامی منهج و پەروەردەی ئەوانەی ئێمەیە ئەمەیە کێشەکەمان ئەوەمان لابرد کێشەی ئەم میلەتە تەواو چارەسەر دەبێت داماوێت کە نازانێ بابە ئەم جەنگەش ئەڵڵا سوبحانە و تەعالا باسی کردووە لە قورئانە باسی کردووە یعنی ئەم بێئەدەبیە چییە بەرامبەر خوا بۆیە مامۆستایان ینی هەوڵ و کۆشتەکان زۆر زۆرە ئێمەش ئەبێت وەکو خۆی ئەو دینە چۆن هاتووە بەو شێوازە بیگەێنین بەو شێوازەش لەسەری بین ینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەربارەی ئەو جیهادە دەفەرمێت ینی دیاری دەکات کەوا چی جیهادێکە لێرە گەر تەماشا بکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە فەرمێت الجهاد يعني في سبيل الله أبي لبناء الله به سبحانه وتعالى دیاریشی کردووە لە فەرمودەیەک هاتووە پرسیاریان کرد بزانن پرسیاریان کرد لە پێغەمبەر صلى الله عليه وسلم عن الرجل يقاتل حمية ويقاتل شجاعة ويقاتل ليرى مكانه بزان سێشت پیاوێک هاتووە دەمارگیریە بۆ نەتەوەکەی بۆ قەبیلەکەی ئەجەنگێت باشە يقاتل وشي يقاتل نەیوتە يجاهد يقاتل ويقاتل شجاعة بۆ ئەوەی بڵێن پاڵەوانە هەر ئەوانەی کە نەکبەتن و زیرەکن و حەزیان لە شەڕ و ئەو شتانەیە بچنە ناو جەنگەوە باشە ويقاتل ليرى مكانه هەندێکیش بۆ ئەوەیە کە چییە يعني بڕن کاکەوە شوێن و مەنسەب و پلەپایەکەی ببیندرێت باشە قائیدێکی ئاوهایە و قائیدێکی ئاوهایە أي ذلك في سبيل الله ئەم سێشتە کامنی في سبيل الله بزان وەڵامی پێغەمبەر عليه الصلاة والسلام فقال من قاتل لتكون كلمة الله هي العليا فهو في سبيل الله وەڵامی کابرای دایەوە دەربارەی ئەوسیانە دەربارەی هەرسێکی پرسیاریان کرد یعنی نەباسی حەمیەی کرد نەباسی شەجاعەتی کرد نەباسی ئەوەی کردکەوە خەڵکێک یعنی ڕامەکانەوە یەکسەر فەرمووی من قاتل لتكون كلمة الله هي العليا فهو في سبيل الله ئەمە جیهادە لە پێناو خوای پەروەردگارە یعنی ئەمە زابطێکە ئەگەر ئەم جیهادە هەر کەسێک بیکات لە پێناو ئەڵڵا بێ سوبحانە وتەعالا بۆ ئەوەی تطبیقی شریعەت بکرێ کەلیمەت الله هي العليا بێ ئەوە في سبيل الله ئەوە في سبيل الله ئیتر هەر کەسێکیش هەر بەرگێکیش بکاتە بەری ئەگەر ئەوەی تێدا نەبوو با بڵێ من کاکە مجاهیدی عیارە 24م ئەگەر في سبيل الله نەبێ کەلیمەت الله هي العليا نەبێ ئەوە جیهاد نییە لە پێناو خوای پەروەردگارە جا بۆیە بۆ شێوازە پێغەمبەر صلى الله عليه وسلم ڕوونی کردەوە دوایی فەرمووی ئەلا ئوخبیرک بمەلاکی ذلك كله قلت بلى يا رسول الله چییە ینی وەک چۆن بڵێ ئەبوابی خێر هەمووی لەکوێ ئەتوانی کۆی کەیتەوە مامۆسایان قلت بلى يا رسول الله قال فأخذ بلسانه ئەمە چی جۆرێکە لە فێرکردنی کردداری وانە فأخذ بلسانه يعني هەر ئەوەی نەکرد بڵێ یەکسەر ئاوا بێت نە بۆ ئەوەی معاذ بە جوانی تێبگا و سامعیش و دوای ئێمەش کە ئیسە دەیخوێنینەوە بزانینکەوە تعلیم فێرکردن بە کردداری تەئسیری زیاترە یەکسەر ئەوەی کرد معاذ یەکسەر وەک چۆن بڵێ ئاگادار دەبێتەوە بزانمە چییە كف عليك هذا سبحان الله يعني ئەمە بیگرە وەک چۆن بڵێ ڕەهای مەکە بە زەوقی خۆی قسە بکات نە معاذیش يعني وەک بووە جێی سەرسوڕمان لە لای معاذ فەرمووی قلت يا نبي الله وإنا لمؤاخذون بما نتكلم به يعني ئەوەی کە ئێمە ئێستا ئەم قسانە دەکەین ئایا گوناحبار دەبین
پرسیارمان لێ دەکرێت حیساب و کتابمان لەسەر دەکرێت پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ثەکیلەتکە ئوموکە یا موعاذ ئەمە وشەیەکە مامۆستان لە زمانی عەرەبیە زۆر لە وشانە هەبووە مانای ئەوە نییە کەوا دوعا بێت نە مانای ئەوەیە وەکو چۆن بڵێ هاندان بێت شتێکە باوە ینی ئێستا بە معنە حرفەکەی وەکۆتانێ ثەکیلەتکە یعنی وەکو چۆن بزرت بکات یان لە ناو بچیت ئەوە شتێکی وایە یان دایکت لە باری بچێت یا معاذ ئەوە شتێکی بەو شێوەیە نە ئەو دوعای نەکردو لە معاذ ئەسڵان خۆشەویستی بووە بەڵام ئەمە هاندانێکە وەک چۆن بڵێ بۆ ئیغرایە بۆ هاندانە باشە وهل يكب الناس في النار على وجوههم أو قال على مناخرهم لسر ڕوومەتیان باشە یان لەسەر کەپویان ئەمەش دقەتە لە چی گێڕانەوەی حەدیث باشە لێرە ئەفەرمی على وجوههم أو قال على مناخرهم ئەمە وەک چۆن بڵێ گومانێکە لە ڕاویەکە هەمووی چییە درێنەی چییە زمانیانێ مامۆستا یعنی ئەمڕۆ سبحان الله ئەم زمانە وای کردووە یعنی شتی سەیر و سەمەرە ڕوودەدات ئەوە نەقسە دەکرێت ئەمە چیە ما يلفظ من قول إلا چی لديه رقيب عتيد ئێمە ئاگادار نین هەر قسە دەکەین لە هەموو مەسائلێکا قسە دەکەین حتا وای لێ هاتووە بانخوازان و هەندێک یعنی ئەو گەنجانەی کەوا حەماسەتیان هەیە لە بابی زۆر گەورە و مەسائل و بابەتی زۆر گەورەی ئەم دینش قسە دەکەن کە ممکنە عولەمای فەتاحیل خۆی لێ نەدات بە حەزەرەوە بچێت بۆ مەسەلەکان ئێستا ئێمە بەس کتێبێک دەخوێنین و یەکسەر قسە دەکەین اینجا غەیری ئەوانش ئەم هەموو جنێودان و ئەم هەموو قسەکردن لە خەڵکێکی ناو بازار و لە سوۆسیال میدیاوە کە دێنە سەر خەت و قسە دەکەن و ئەمە ئاگادار نین لە غەفڵەتان ئەبێ هەمومان ئاگامان لەم زمانە بێت بۆیە بەڵای یعنی وەک چۆن بڵێ بەڵای سەرمان و بەڵای لاشەمان ئەم زمانەیە وەک چۆن ئەڵێنیسە دوو حادشی بۆ کراوە زمان ددان و لێوەکانیش لەگەڵەوەش هەر دێتە دەرەوە اینجا بۆیە ئەم زمانە یعنی سلاح ذو حدەینە دیکا کە با بەکاری بێنین لە پێناو خوای پەروەردگار قسەیەک نەکەین بەهۆی ئەو قسەیەوە کاکە ئینسان ممکنە بچێتە ناو جەهەنەمەوە خوا پەنامان بدات هەندێک جار سێرەکەی تەماشا دەکەی کابرا بەلای ئاسانە بەڵام عند الله عەظیم ئەو قسەیە ئەبێ ئاگاداری قسەکانمان بین ئاگاداری قسەکانمان بین ئەو حەدیسە فەوائیدی بەڕاستی زۆرتیایە فەوایدەکان دەتوانین بگەڕێنەوە بۆی چینە خزمەت حەدیسی دوای ئەوە حەدیسی سێ بەس ئەو فائیدەش شێخ دەیڵێت پێشەوە بچینە خزمەت حەدیسی سیهەم دەڵێ ئەوانەی کە ئیماندارن ئەبێ لە بینی خەوف و ڕەجا بێت لە بینی خەوف و ڕەجا کردنی تاعات جانبی چی زاڵە بەسەریا خەوف یا ڕەجا ڕەجا یعنی تۆ تکای ئەوە دەکەی ڕەجای ئەوە دەکەی ئەڵڵا سوبحانە وتەعالا ئەو تاعاتیش لێ وەربگرێ لە حاڵەتی کردنی مەعسیەت و سەرپێچی کردن تاوان جانبی چی ئەبێ زاڵ بێت جانبی خەوف ئەبێ زاڵ بێت جا ئینسان لە بین ئەو دوو شتە کە دائما عیبادەتی خوای پەروەردگار بکات تاعاتی خوای پەروەردگار بکات خوای گەورە تکای ئەوەیە کە ئەڵڵا سوبحانە وتەعالا لێ ڕازی بێ و بیخاتە بەهەشتەوە و لە کاتی تاوانشە ئینسان بترسێت بەڕاستی چکە هۆی ئەو تاوانەوە ئینسان لەسەر تاوانەکە بمرێت ئێتر خوا پەنامامدا یەک دەقەش لە ناو ئاگرا بێت زۆر ناڕەحەتە لێرەش هەر قسێ ئەوە دەکات بەڕاستی پێم خۆش هەر ئەویش باسکەم و دوای دەچینە خزمەت فەرموودەکە ئەڵێ بزان ئەمە ممکنە 15 ساڵ پێش ئێستا ئەم کتێبەی
شرحي حديثكاني بيغمري كردو عليه الصلاة والسلام شيخ ابن عثيمين رحمة الله عليه الله ولذلك نجد الذين قاتلوا حمية ممن ينتسبون للإسلام لم ينجحوا يعني أواني كوا ألين مسلمانين بلام قتال كان لبيناو تشي بوا لبيناو قومية بوا لبيناو نتوى بوا ألين سرنا كوتن ولن ينجحوا لم ينجحوا ولن ينجحوا نسر كوتن نسريج دكون أجر لبيناو تشيا تنها نتوابيت فماذا حصل من قتال العرب لليهود؟ على تشيروا إذا كاتك عرب كان بناي عربياتي وشر ينكردوا جنگ ينكرد لقل جولكا حصل الفشل شكست يعني هنا وحصلت الهزيمة لأنهم لا يقاتلون لتكون كلمة الله هي العليا أمة عربية واحدة ذات رسالة خالدة ولا بيرمان ما هو الشعاري بعزبه أمة عربية واحدة ذات الرسالة خالدة الوحدة الحرية الاشتراكية معنى أو الرسالة بيا مكان بو بل يقاتلون للقومية العربية لبيناو نتوي عربة دجنجان هذه القومية حصل بسببها من المفاسد بأن دخل فيهم النصارى واليهود العرب يعني بهوي أمن تواياتي جولكي عربو قاوري عربو أمانش هاتن أمان أساس دفاع كان لنتوي عرب ما دام مناط الحكم في هو العروبة تناتو يعني بري عروبتها مكسيك دي تنايوا كما دخل فيهم دعيش بعثي كان شيوعي كان إيه بس لبروي عربن أمانش يترى ملحدة كان أمانش قشياتنا ناوا أم جيشا يقرب لبينا خوا شرنكات تماشا دكي چيا اما باسي مسلمانان دكين اسم ممكن هيك يقول لك هكا خو كافر كان بوز سركون بسر مسلمانان امام حسين والله وبالله وتالله اجر مسلمانان هميان بين دست والله يك كافر ناتواني سركيو بسريانا إيه هندي جارش او شرانا لا زماني بيغمري شعري الصلاه والسلام روي داوا لبدر عدد يعني كم بو سركوتن بسر مشركه كان يكم شري گەورەش بوو دوایی لە ئوحودا لە بەرەوەی سەرپێچیان کرد مسلمانان شکستیان هێنا تووشی ئەو ناڕەحەتیە بوون لە بەرەوەی فەرمانی پێغەمبەریان شکان عەلەیهی سەڵات وەسەلام ئەنی ئەو شتانە ڕوو دەدات هەرەوە نییە بڵێ ئیلا مادام ئێمە ئێستا بۆچی خوای گەورە سەرمان ناخات بۆچی خوای پەروەردگار مسلمانانی غەزەی سەر ناخات یعنی ئەم پرسیارانە دەکرێت ئەم شتانە هەیە لیەبلوە بەعضەکم ببعض ئەمە ابتیلایەکە بەڵام ئەگەر مسلمانان هەمویان تەماشا دەکەی قیلەیەکی قەلیل لەو وڵاتە لە شوێنێکی دیاریکراوە کە هەمووی گەمارۆ دراوە لەگەڵ ئەوە بەڕۆ ساڵێک دەڕوات ئەجەنگن ئەی ئەگەر بێت و ئومەت هەمووی هەڵسێ ئەو هەموو چەک و تەقەمەنێکەوە بۆ دژی میلەتەکان دانراوە ئەگەر دژی جوولەکە بەکار بێنرێت چی ڕوو دەدات سەرکەوتن ڕوو دەدات بە ئیزنی خوا ئەگەر بۆ خوش بێت تەبان بۆ خوا بێت باشە مامۆستایان اینجا بۆیە دەڵێ ئەمانە بەم وەک چۆن بڵێ تێکەڵ و خەڵتەیە دین سەر ناکەوێ قال وخرج الملايين من المسلمين من غير العرب وصار في نفوسهم شيء وقالوا لماذا تخرجوننا من القتال ئەگەر بۆ مەسەلەکە بۆ نەتەوایەتی تر تەواو مسلمانان ئەوەی کە غیرەتیە و ئیمانی هەیە ناڕوات کاکەڵێ من مادام ئێمە دەردەکەن تەواو ئێمە ناین بۆ شەڕە ناین بۆ جەنگە یعنی مسلمانان بەعام چییە بێبەش دەکەن اینجا بۆیەڵێ ولهذا صارت الهزيمة والفشل الذي ليس بعده استرداد للعزة والعلو وإلا قد تكون هزيمة يبتلي الله بها كما حصل في أحد ولكن استرد المسلمون عزهم وعلوهم بەڵام لە دوای شکستی ئوحود مسلمانان دوایان سەرکەوتن یا سەر نەکەوتن لە بەرەوەی دەرسیان وەرگرت لە حونەین لە سەرەتاوە هەم شکستیان هێنا لە بەرەوەی عوجبیان بە خۆیان بوو سبحان الله بزانە ینی شتەکان دیاری کراوە دوای ئەوە
مسلمانان سەرکەوتن پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە کاتێک ڕۆژ بۆ حەوج چەند ئەزار مسلمانی لەگەڵا بوو 114 بڵێ 125,000 بەڵام ئێستا چەند ملیۆن حاجی لە مەوسمی حەج لەوێ بوو کاڕۆن بۆ حەج بەس ینی کە ڕێگە پێدراون 2 ملیۆن 3 ملیۆن ئەگەر مەجال بدەن ملیارێ مسلمانە چێ بۆ حەج ینی ئیسلام بۆ شێوازە الحەمدوللا سەرکەوت بەڵام ئەوەی کە گرنگ بێ پابەندبوونمانە بە شەرعەکەی خوای پەروەردگارەوە گەڕانەوەمانە بۆ دینەکەمان خوای پەروەردگار عزتمان پێ ئەبەخشێ جارێکی تر حديث سيهم عن أبي ثعلبة الخشني جرثوم بن ناشر رضي الله عنه عن رسول الله صلى الله عليه وسلم قال إن الله فرض فرائض فلا تضيعوها وحد حدودا فلا تعتدوها وحرم أشياء فلا تنتهكوها وسكت عن أشياء رحمة لكم غير نسيان فلا تبحثوا عنها حديث حسن رواه الدارقطني وغيره. عن أبي ثعلبة الخشني جرثوم بن ناشر لعند روايات هاتوا يعني ناوكي بناشبيش هاتوا ناشميش هاتوا بميم ببائش هاتوا برائش هاتوا يكلا صحابة كان كحديبية بينيوا وبيعتي داوا ببيغمر عليه الصلاة والسلام باشان بيغمر عليه الصلاة والسلام نار ديوا كمسلمان بو بو قومكشي مسلمان بون لسرتاي دصلاتي معاوية رضا ورحمة الله به وفاتي كردوا چنا حديثي بيغمريشي رواية كردوا ليرة أم فرمودية ما وصايان إن الله فرض فرائض يعني أوجب قطعا فرض يعني واجبي كردوا چی فرائض وەکو چی فرائض فەرزەکان نوێژ و ڕۆژووە و زەکاتە و باقی ئەوانەی کە فەرزە لەسەر مسلمانان فرض فرائض فلا چی تضيعوها يعني مەیفەوتێنن پارێزگاری لەسەر بکەن پارێزگاری لەسەر فەرزەکان بکەن مەیفەوتێنن وحد حدودا فلا تعتدوها حدودەکانیش سنوورەکانی مەبەزێنن حد چییە لە لوغەتە يعني المنع ومنه الحد بين الأراضي يعني ئەگەر تەماشای ئێستا هەر کەسێک زەوی کشتتوکاڵی هەبێ حدێکیە وانە ئەوە حدەکەیە کاکە ئەمەی منە ئەوەشین تۆیە یەک حدێکیەیە ئینسار وڵاتەکانیش حەدی بۆ دانراوە ئەمە سنووری وڵاتی ئێمەیە ئەو سنووری وڵاتی ئێوەیە حدێکەیە ناتوانانی ئەمە قانون و یاسایەکیە ئێرەش قانون و یاسایەکی هەیە فلا تعتدوها لێرە ئەم حەدە مانای چییە؟ ئەم حدودەی کە دانراوە مانای واجباتەکانە مانای ئەوانەی کەوا حرام کراوە لەسەر مسلمانان يعني ماناكي حدود الواجبات والمحرمات فالواجبات حدود لا تتعدى واجبات كان شيء نابت بفوتيني تو واجبات ونابي نيكي يستشتك واجبة لسرمان نابي بلي ولا نايكم باشا محرماتيش لمحرماتها چییە؟ نەکو هەر ئەبێ نەیکەین بەڵام ئەبێ نزیکشی نەکەینەوە بزانە لێرە فالواجبات حدود لا تتعدى والمحرمات حدود لا تقرب يعني نزیکشی نابێ بکەیتەوە لا تقربوا الزنا بزانە هەندێکیش دەڵێن حدودەکان چییە؟ ئەو حدودە شەرعیانەیە کەوا دانراوە لە شەرعا وەکو چی عقوبەی زینا حەدێیە وانە دزین حەدێیە ولكن الصواب ڕەئی شێخ ئاوایە کە یەکەمیانە باسی چی دەکا واجبات و ئەوەی کەوا محرمە تلك حدود الله فلا تقربوها تلك حدود الله فلا تعتدوها
وحرم أشياء يعني واجبات مان هي فرائض مان هي حدود مان هي لقل شيشا هندي اشتيكوا حرامة وحرم أشياء فلا تنتهكوها تنتهكوها يعني شي فلا تفعلوها نابي إنسان بيكات نابي إنسان بيكات وەکو چی مەسەلەی زینا ئارە خواردنەوە قەذف ئەم شتانێکەوە حرام کراوە ئینسان نابێت نزیکی بکەوێتەوە نابێتیش هەر بیکە وسەکەتە عن ئەشیا یعنی ئەمە چوارەمە یەکەم وتمان چییە فەرائض دووەم حدود سێیەم حرام کراوەکان چوارەم هەندێک شت الله سبحانه وتعالى سكت عن أشياء رحمة لكم غير نسيان أو معناي أو نية الله سبحانه وتعالى لبيري شو بيت كد بيدن بولي لو اشتانا نا حكمتك تشيا رحمة بو إيوة يعني ببزيك برانبر إيوة بو إيوة يا فلا تبحثوا عنها إيوش لي مكولينوا برسيارك ما مصان فلا تبحثوا عنها بس بو زمني بيغمر عليه الصلاة والسلام يعني استش أبي مهر بيدنگ بين چی دالين استاش نابي قصي لسر بكين حتى قيامت فرم وايا وايا يعني نمونيك لسردمي بيغمر عليه الصلاة والسلام كبرسياري عن كلها بيغمر عليه الصلاة والسلام بيغمر عليه الصلاة والسلام بيدنگ بو سێ جار پرسیاری کردەوە کابرا دەربارەی چی بوو حەج بوو هەروتی یا رەسوڵ الله هەموو ساڵێک پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر بێدەنگ بوو هەتا لە دوایە وتی ئەگەر بڵێن بەڵێ ئەوە واجبە بێ لەسەرتان هەموو ساڵێ حەج بکەن ئێستا ئەوەی فەقیرە بە ڤیزەی ساڵانە ڕۆشت تەوبەیەکی کرد ئەمڕۆ لە خزمەتی 6 کەس بووین هەر شەشیان بە ڤیزەی ساڵانە چوون وتیان تر تەوبە بە ڤیزەی ساڵانە بچین یعنی ئەوە ناڕەحەتیان بینی باشە اینجا بێ هەموو ساڵێک سەمە نوێژەکانە لە ڕۆژێکە 24 سعات 5 وەختمانەیە ئینجاش سەرەکەی خەڵکێکی هەروازی لە نوێژ هێناوە هەر نوێژیش ناکات جا بێ هەموو ساڵێک خۆت پێچەوە بڕۆ بۆ حەج یعنی بزان سوبحان الله جا بۆیە ئەو کاتە بەڵێ ینی ئەو پرسیارانە بکرایە شتێک حرامە ممکنە ینی وەک چۆن بڵێ ئیتر فەرز وایە بەسەریان یان وازیان لە شتەکە بێنایە یان واجبێک بواە واجب وایە وای اینجا بۆ بەڵێ جا بۆیە عولەما دەفەرمێ ئێستا لە بابی لێکۆڵینەوە لە هەندێک مەسائلە ڕێگە پێدراوە پرسیار بکرێت باشە شتی نوێ هەیە شتی نوێ هەیە ئینسان بڕوا لێکۆڵینەوە بکات بە حەز بکات دیڕاسات بکات تۆژینەوە بکات ئەلەو شتانە ئەوەیە بەڵام لە کاتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەو شێوازە بووە کە پرسیار نەکرێت لە هەندێک جاریشە ئینسان هەر زیادە ڕەوی نەکات لە هەموو شتێکا پرسیارکە بەڵێ مامۆستا كامني اي يستدين سري باشا ما مستعان او يعني فلا تبحثوا عنها يعني انسان زور لي نكول يتوا بو اوي توش نبيت لا تسالوا عن اشياء ان تبدى لكم تسؤكم باشا يعني انسان ابي براستي او زور اقدار بيت ليره طبعا برسيارك ليرش رون كراوتوا ليك فوائدي أو حديثة أنه لا ينبغي البحث عما سكت الله عنه ورسوله صلى الله عليه وسلم خاصة لباب شيا لباب عبادات يعني الله سبحانه وتعالى درباري شتي كواقسي نكردوا بيدنگ بوا
یان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بێدەنگ بۆ مانای ئەوە نییە کە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا دەربارەی حوکمی ئەو شتە نەزانێت وانە عەلیمە ئەوە شتێکە ئەوە دوورە لە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا و پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام کە شتێکی ڕوون نەکرێتەوە لە بابی عیباداتە لە بابی دینداریە بەڵام لە بابی معاملاتەوە لە بابی دنیا و ئەو شتانە و شتێکی ترە ئەوە شتێکی ترە اینجا بۆیە لێرە پرسیارەکە بۆ شێوەیە وهل هذا النهي طبعا هو نهي كنقرين ليكولين ونكين في عهد الرسالة أم إلى الآن حتى استش هربر دوامة أو نهي عليه شيخ دفرمي رحمة الله في هذا قولان للعلماء منهم من قال هذا خاص في عهد الرسالة بس لكاتي بيغمرة عليه الصلاة والسلام بو لبروي چيا كاتي چي بوا نزولي وحي بوا وكو باس مانكر يعني فكابرا أو برسياري كرد يعني إن الله فرض عليكم الحج فقام الأقرع وقال يا رسول الله أفي كل عام وهذا سؤال في غير محله يعني لجي خوينيا اللهم إلا إذا كان الأقرع بن حابس أراد أن يزيل الوهم الذي قد يعني هندي جار ممكن إنسانك برسيار بكا بو أوي بو خلق زياتر رون بيتوا نكو بو خوي ما بس تيشتيك بيت في أفهام بعض الناس يعني اشتيك لعقل تيقشني خلقها اشتيك روبدا فالله أعلم بنيته منازع نيتي أقرأ تشيبوا لكن النبي صلى الله عليه وسلم قال لو قلت نعم لوجبت باشا وما استطعتم سبحان الله نتا دتواني خوي حج الشيء من استطاع إليه سبيلا الحج مرة فما زاد فهو تطوع أو حج مرتين سبحان الله باستطاعة أجر استطاعة بهمو ما كان يوا نتبو كن أحبار نابي بل ما مستعان أما بعد عهد الرسالة فلا بأس أن يبحث الإنسان ليكولينو بكا دواي يعني وكو بلي لم سردما لير الشيخ داليت ولكن الصواب في هذه المسألة أن النهي حتى بعد عهد الرسالة إلا أنه إذا كان المراد بالبحث يعني بردوام أم نهي إلا أجرهات مبس لا ليكولين وكتشي به اتساع في العلم كما يفعله طلبة العلم عليك هاك برو الدرباري أمشتل ليكولينون بوبكا دراسية تيوجينيوية كم بوبكا بقي نشتيك يعني استا ما مثلا ساڵەکانی تقریبا 98 99 کە من چوون بۆ سعودیا بە جەمەرات دوو ڕێگا بوو یەکێک لە خوارەوە و یەکیش لەسەرەوە یعنی ئێستا ئەمە بڕێن ئەم ساڵ خوای گەورە لەو حاجیانە خۆش بێ و ئینشاڵڵا پلەیان بەرز کاتەوە و حەجەکەشیان بۆ بنووسراوانێکەوە وفاتیان کرد بڕوا بکەن مامۆسان لای کەمێکەی 300 400 500 600 دەمردن هەر لەژێر پیا دوو ئیسە بڕۆ دوای ئەوەی کە لێکۆڵینەوەیان کرد 5 قاتە ئەو ڕۆژە لە فەیسبوک بینیم نەفرێک ئەوەندە چۆڵ بوو بە سیارەکەی خۆی ڕۆشتووەتە نشتی بە سیارەکەەوە هەر لە ناو سیارەکەەوە بەردەکانی فرەدەدا باشە یعنی تۆ ئەوانش هەیە اینجا بۆیە الليرة فلا بأس به لأن طالب العلم ينبغي أن يعرف كل مسألة يحتمل وقوعها حتى يعرف الجواب يعني طالب علم براستي في رخواز بدواي حقيقتها أقرد بوأوي ولامي بيبي وأما إذا لم يكن كذلك فلا يبحث يعني اشتكوا بيوندي بتوجينو وليكولينو نيا بانقري بدوايا برسيارش نكا بل يمشي على ما كان عليه الناس بيشتري شون بوا خاصة لهندك مسائل هي إذا عندك مسائل هي بأسي غيبيات دكات ما وصا قيل وقالك دروس دبيت درباري أم غيبيات درباري أسماء وصفات يعني أم شتانا يكاك الصحابة باسي نكردو بيغمر عليه الصلاة والسلام باسي نكردو اسم بيب خم بوم مشغول كم شرق بربابكم لسر أم مسائلانا بمشي هذا دينا كوتاي درسي أمرمان بهواي أويكا سوديك مان ورقلت بيه داواکارن لەخوای پەروەردگار زیاتر تێمامگەێنن لە دینەکەی هەتا دەرسێکی تر بەخوای گەورەتان دەسپێرین وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه